کێشەکانی کە تووشی پرۆستات دەبێتن ئەو کێشانەی کە زۆر جا دووبارە دەبێتەوە ئەمە لەوانەیە لە سەرەتاییترین شتۆ دەست پێ بکەین هەتا کە خوا نەخواسە زۆر جا دەبێتە شێرپەنجەی پرۆستات دەمەوێتن باسی یەک بەیەک ئەو نەخۆشیانە بکەین کە دەکرێتن تووشی پرۆستات بیتن و خۆپارێزی چ بکرێتن لە بۆ ئەو بابەتە. بەڵێ سەبارەت بە کێشەکانی پرۆستات گوتمان لەو کاتێەوە کە دەست بەگەشە دەکاتن لە کاتی بلوغبوونی ئەخوت لەو کاتێەوە کە پرۆستات دەست پێ دەکاتن و گەورە دەبیتن لە زۆربەی بیداەتی تەمەنی گەنجی و تاوەکو ینی تەمەنی 40 ساڵەکان کێشەکانی پرۆستات کەمن تەنها ئەگەر ئیلتیهاباتی پرۆستات یاخود تەوکردنی پرۆستات ڕۆ بداتن لەو کاتە ئەو نەخۆشانە دەبین کە تەمەنیان خواری و 40 ساڵە بە هاوکردنی پرۆستاتەوە دێن ئەوە یەک لەو کێشە باوانەیە کە تووشی پرۆستات دەبێتن کێشەی ترمان هەیە گەورەبوونی پرۆستاتە کە لە سەروی تەمەنی 40 ساڵیەوە دەست پێ دەکاتن تاوەکو کۆتایی تەمەن سەبر گەورە دەبێتن و کێشە لە بۆ پیاوەکان دروست دەکاتن بابەت هێشتمان هەیە سەبارەت بە پرۆستات سەرەتانی پرۆستاتە یاخود شێرپەنجەی پرۆستاتە ئەو زۆر کە ئەوەیان باویەکەی وانێ بەڵام نەخۆش زاروێ درەنگ بە دکتۆر ڕادەگاتن ئەوە هۆکارە ئەوە خراپەکەی ئەگەر نەبیدایەت زوو نەخۆش بەخۆی ڕابگاتن زوو تەشخیص بکرێتن چارەسەرەکەی ئەو کات ئاسانە بە هەڵگرتنی بڵغوت دەکە و پرۆستاتەکەی نەخۆشیەکە کۆتایی دێ بەڵام ئەگەر نەخۆشەکە خۆی تاخیر کرد و درەنگ بەخۆی کرد و ئێهمالی کرد و گەیشتە حەدی ئەوەی ئەو شێرپەنجەیە بڵاو بۆ چ لە دەوروبەری خۆی چ لە بۆ ئێسکەکان ئەو کات زەحمەتە چارەسەریشی کەی و هەڵیشیگری ناتوانانی بنابڕێکەی. باشە دکتۆر دەتوانین بڵێن لە کێشەکانی پرۆستات لە دوای تەمەنی 40 ساڵیەوە مەترسیەکانی زیاترە لە تەمەنی کەسێکی گەنج کەسی گەنج تەنها هەوکردنی پرۆستاتی تێدا ڕوودەداتن ینی زەحمەتە لە کەسێکی خواروی 40 ساڵ ببینی پرۆستات گەورە بوو بیتن کێشەی میسکردن و ئەو شتانەی لە بۆ دروست بکاتن بەڵام ئەوەشە ینی کە ئیلتیهابی پرۆستات ڕوویدا لە گەنج زەڕۆڕە زوو دەستنیشان بکرێت و چارەسەر بکرێتن چکە هەر کاتێک تاخیر بوو لە دەستنیشانکردنەکەی و لە چارەسەرەکەی ئەو کات لە ئیلتیهابی پرۆستاتی ینی لە ناکاوە دەبیتە ئیلتیهابێکی پرۆستاتی درێژخایەن کە بۆ ئیلتیهابی پرۆستاتی درێژخایەن ئەو کات چارەسەرەکەی زۆر زەحمەتە ماندیبوونێکی زۆری دەوێت هەم لە نەخۆشەکەم لە دکتۆرەکە و فترەیەکی زۆر دەبی دەرمانوەگرێتن و چەندان ڕێگای چارەسەر بەکاربێنترن تاکو لەو کێشەیە کۆتایی دێ بە هیمالکردنی و حاڵەتە زۆر زان نەخۆشەکە ژیانی تەواو تێک دەچی ئیزعاز دەبی لە بەرەو ئیلتیهابەکە دووبارە دەبتەوە کۆتایی نایەتن.